خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کەویش بریتیە لە سوپاسگوزاری و پێزانین بەرامبەر بە نیعمەتەکانی خۆی پەروەردگار. بێگومان ئێمەی مرۆڤ کە خۆی پەروەردگار خوڵقاندوونی کۆمەڵێک نیعمەتی زۆر و لە ژماردن نەهاتوو دراوە بە ئێمە، چ لە جستەی خۆمان چ لە چواردەورمان. بێگومان نیعمەتەکان بەشێکیان ئێمە بە چاوی سەر ئەیبینین، هەستی پێیەکەین، بەشێکیشان لەوانەیە تا پێویستمان پێی نەبێ نەیبینین و هەستی پێ نەکەین. بۆیە کوردوەتەنی قسێکی جوانی هەیەڵێ شکرانە بژێری، ئەم وشەیە وشەیەکی پڕاوپێست بەخۆیەتی. جا ئێمە ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە قساکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێخ بەهادین سراجدین، مامۆستایانی کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستودیۆ میوان. مامۆستا گیان بەخێر بیت. خوا سەلامەت بن و موفق بن ئینشاءالله. مامۆستا گیان سەرچاومان. خوا موفقتان کە سەلامەت بن ئینشاءالله. قسە کوردیەوە دەست پێ بکەین کە لە باو باپیرانی خۆمانەوە بۆمان ماوەتەوە بیستومانە باس لە شکرانە بژێریەکەن، بێگومان لە بەرامبەر ئەو نیعمەتانەی کە خۆی پەروەردگار پێداوین. بەڵێ. شکرانە بژێری لە بەرامبەر چی و گرنگی شکرانە بژێری چییە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاسی خۆی پەروەردگارەکەین لەسەر نیعمەتەکانی بەتایبەتی نیعمەتی ئیمان و ئیسلام. دەستخۆشیش بۆ جەنابتان و بۆ کەناڵەکەتان و ستافی بەرنامەکەتان، خوای گەورە موفقتان کە ئینشاءالله. دەڕاستیە سوپاسگوزاری یا بە کوردی خۆمان وەکو جەنابەت فەرمووت شکرانە بژێری خۆی بۆ خۆی نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار. دیارە شکرانە بژێری یا سوپاسگوزاری هەر کامێکیان بێ بەرامبەر بە نیعمەتێک یا بەرامبەر بە چاکەیەک کە کەسێک لەگەڵت دەکا. هەندێک جار تۆ بەرامبەرەکەت یارمەتی دەوا چاکەیەکت لەگەڵا ئەکا، لە شوێنێکا کۆمەکیەکە دەکا بۆ خۆت هەست ئەەکەی بەوەی کە ئەم پیاوە چاکەیەکی لەگەڵا کردووی، دەستخۆشێکی لێەکەی سوپاسێکی ئەەکەی مەمنون ئەبی و کۆمەڵێ دەستەواژە هەن بەکاریان نەهێنی بەرامبەری. دیارە سوپاسگوزاری بەرامبەر بە نیعمەتەکانی خوای پەروەردگار ئەکرێ کە ئەویش خوای پەروەردگار خۆی لە قورئانە فەرموویەتی نیعمەتەکانی خوش زۆرن و ئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها. ئێمە لە ناتوانین بیان ژمێرین ئەو نیعمەتانە کە خوای پەروەردگار داوەتی پێمان و بەڵام لەگەڵ ئەوەشە سوپاسگوزاریمان لەسەر واجبە ئەبێ سوپاسگوزاری خوای پەروەردگار بین. چۆنیش ئەم سوپاسگوزاریە بکەین؟ ئایا دەرەقەت دێین؟ ئەتوانین حەقی خۆی پێ بدەین بەو نیعمەتانە؟ نیعمەتەکانی خوای پەروەردگار زۆرن بەرامبەرمان کە شکرانە بژێریان بکەین. دیارە لە ساغیە، لە سەرکەوتنە، لە دەوڵەمەندیە، لە پێبەخشینی خێزانێکە، لە پێبەخشینی مناڵێکی ساڵحە، لە پێبەخشینی عیلم و سەرکەوتنتە لە قۆناغەکانی خوێندنە، ئەمانە هەمویان پێویستیان بە شکرانە بژێری هەیە. لە کاتی سەرکەوتنە، لە کاتی نوشستیە، نەک هەر سەرکەوتن، لە کاتی نوشستیە سەبرگرتن کە ئەویش بۆ خۆی نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوا کە تۆ سەبرت کرد بەرامبەر بە ناڕەحەتیەک، بەرامبەر بە ئێش و ئازارێک، یعنی سوپاسی خوات کردووە، رازیت بە قەدەرەکەی خوا، رازیت بەو بەشە. پێغەمبەر صلی الله علیه وسلم وتا خوای تبارک وتعالی داوای لێ ئەکا لە یەکێک لە سورەتەکانی قورئان، سورەتی الفتح یا سورەتی بڵێ نەسر، سورة النصر، إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا. داوای چی لێکە خوای پەروەردگار؟ فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا. خوای گەورە داوای لێکە کە شکرانە بژێری خوا بکە، تەسبیحاتی خوا بکە، ئەمە بە نیعمەتێکی گەورە بزانە لەلایەن خوای پەروەردگارەوە. وەختێک کە تۆ دەسەڵاتت نەبوو، توانات نەبوو، بە ئاشکرا نەدەتوانی بەندایەتی بکەی، نەدەتوانی بە ئاشکرا دەوری بەی تابی. سەحابیەکان ئەچوون لە ماڵی ئەرخەمی کوڕی ئەرخەم بەدزیەوە ئەگەر عیبادەتی هەموو کرداوە پیامبەر صلی الله علیه و سلم ئامۆژگاریشی کردنایە. بەڵام لێرە خوای گەورە ئەو موژدەی پێ ئەدا هەر کاتێک کە ئەم نیعمەتانەی خوا هات، نەسری خوا هات، سەرکەوتنی خوا هات و فەتحی مەکەی بە دوا هات، تۆ چی بکە؟ تۆ تەسبیحاتی خوا بکە، شکرانە بژێری خوا بکە، چونکە ئەمە خوای پەروەردگار پێی بەخشیوی. دێ هەر لەمەوە ئەگەر ئێمە تەماشا بکەین شکرانە بژێری بەرامبەر بە نیعمەتەکانی خوای پەروەردگار واجبن.
لە ژیانی پێغەمبەرانە بەگشتی عەلا نەبینا عەلەیهی السەڵات وەسەلام تەماشا بکە وەختی حەزرەتی سولەیمان عەرشەکەی بەڵقیسی بۆ ئەهێنن کە لەو سەردەمەیە تەکنۆلۆژیان نەبووە، زانست نەبووە، وەسائل نەبووە، لە شوێنێکی دوورەوە ئەم عەرشەی بەڵقیسی گەیشتە بەردەست لە چاوتروکانێکە ڕاستەوخۆم کە چیەکە؟ ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت يا أفرمي هذا من فضل ربي أعمل فضل خوي پروردگارەوەی ئەمە بۆ خۆی لە خۆیان شکرانە بژێریە بە هی خۆی نازانێ وەکو کەسێکی دوور لە دین کەسێکی وەکو بڵێ نەزان کەسێکی نەزاندوو کە بە نیعمەتەکانی خوا نەزانێ قارون ئەیوو ئەنا ئوتیتو عەلا علمین بۆ علم و زانستی خۆمەوە ئەم دەسەڵاتەوە ئەم سەرۆت و سامانم پێدراوە بەڵام ئینسانی بڕوادار و موسڵمان هەمیشە بە هی خوای پەروەردگاری ئەزانێ هەر نیعمەتێ لە نیعمەتەکانی خوای پەروەردگار چونکە ئەگەر خوای پەروەردگار یارمەتیمان نەدا من نەمەتوانی ئێستا ئەمڕۆ لەم بەرنامەی ئێوە ئامادە بە نەمەتوانی بە هەموو پلەکانە بێمە خوارەوە ئەمە شکرانە بژێریە خۆیان من شکری تۆ ئەەکەم نیعمەتەکانی تۆ زۆرن وەک لەم لاوە بارێک ئێستا من ئەگەر بە نمونە بڵێم زۆر هین ناکەم ئەم قاچم پێوە نییە ئەمە نیعمەتی خۆی پەروەردگارە ئەقڵی داوە بە ئینسانەکان لە پلاستیکێک لە دارێک لە ئاسنێ شتێ قاچێک بۆ تۆ دروست دەکات شوێنی ئەو قاچەت بۆ ئەگرێتەوە ئەبێن بە نیعمەتێکی گەورەی بزانم هەربەی خۆی بزانم چونکە خۆی پەروەردگار ئەقڵی داوە بەم ئینسانە کە ئەم کارە بکە ئەم کارە ئەنجام بگە ئەبێ شکری خۆی پەروەردگارکەین ئێستا ئێمە لەم شوێنەیە وەکو ژێرزەمینێک شوێنێکی تاریکە ئەم نیعمەتە جوانە خۆی پەروەردگاری داوێتی پێمان بەڕاستی ئەمە حەقی خۆی پێ نادەن شکرانە بژێری ناکەین وەکو پێویست بەدەمیەوە ناڕۆین و شکرانە بژێری نەوعەکانی زۆرن خۆی پەروەردگاریش یارمەتیمان با ئێمە بتوانین شکرانە بژێری خۆی پەروەردگارکەین ئەگەر شکرانە بژێریمان کرد خۆی پەروەردگار وعدی داوە لە ئین شەکەرتم لەئەزیدەنەکم ولئن كفرتم يعني ولئن شكرتم تو تماشا بکە بۆ بەڵاو موسیبەت و ئەمانە يعني ئەگەر تۆ تێ تووشی ناڕەحەتیە بووی تووشی نەخۆشیەک بووی تووشی سەدمەیەک بووی کە تووشی حادیسەیەکی سیارە ئەبی لئن شەکەرتم لێرانە ئەگەر تۆ شکرانە بژێری خوا بکەی ماناوێنێ خوا ئەمە بۆ زیاکە تووشی حادیسەی تر ئەبیتەوە یا تووشی شتی تر ئەبیتەوە لئن شەکەرتم لەئەزیدەنەکم لە کاتی بەڵاو موسیبەتە يعني خۆی گەورە سەبر دەواتێ خۆی گەورە ئیمداد دەداتی یارمەتیت ئەگا بۆ ئەوەی تۆ خۆگربی بەرامبەر بەو ناڕەحەتیە زۆر باش مامۆستا یان تا چەند گرنگە موسڵمان وەک خۆت ئاماژت پێکرد ئەو هەموو نیعمەتەی خۆی باڵادەست کە پێی بەخشیوە جاری وا هەیە نیعمەتێکی پێنادا بە کەسێکی دیکەیە بەڵام بەمی نەداوە لەوانەیە گلەی و گازندەی هەبێ ناشکوری بکە تا چەند گرنگە تاکی موسڵمان بزانێت کە ئەگەر ئەم نیعمەتەی خۆی گەورە پێی نەبەخشیوێت چەندین نیعمەتی دیکەی پێیاوە هەر خۆی بیر بکاتەوە لە جستەی خۆی لە کاروباری خۆی لە هەموو شتێکی خۆی بەڵێ دیارە نیعمەتەکانی خۆی پەروەردگار زۆرن بەسەر ئێمەوە بەڵام هەندێک جار من لە کۆمەڵێکیان لەوانەیە بێ بەش بم بەشم نەدرابێ بەڵام لە لایەکی ترەوە خۆی گەورە تەعویزیوانەی بۆ کردومەتەوە ئینسانی وا هەیە خۆی تەبارەک و تەعالا جوانی ئەداتێ بەڵام ئەوەی کە جوانیەکەی نییە لەو لاوەخوای پەروەردگار حکمتێکی تری ئااتێ نیعمەتێکی تری ئەداتێ زبار شیرینیە وای لێ ئەکا لەو کەسە جوانتر لە بەرچاوی خەڵک دەرکەوێت کە سیمای جوانوەتی وایە سیماکە جوانە بەڵام گفتاری ناشرینە حەز بە بینینی ناکەی وەختی وا هەیە نەزاندووە حەز ناکەی قسەی لێ ببیستی وەختی وا هەیە ئینسانە عالمە زۆر عالمە علمێکی پێخوای گەورە علمێکی داوەتێ ئیتر خەڵک بۆی ئەچەمێن و دەستی ماجەکەن لە دوور و نزیک خەڵک یە بۆ لای لەبەر علمەکەی یەن بۆ لای خۆی توانای نییە وەختی وا هەیە تۆ خۆی گەورە سەروەت و سامانە داواتێ ماڵێکە داواتێ کابراچە مزگەوتێ دروست دەکات چێ نەخۆشخانەیە دروست دەکات چێ قوتابخانەیە دروست دەکات من نیمە مزگەوت دروستکەم نیمە قوتابخانە دروستکەم بەڵام ئەتوانم مزگەوتەکە ئاوەدان کەمەوە ئەو پیاوە کە پارەی پێیە لە ڕووی بیناسازی و توانێت مزگەوتەکە دروستکە بەڵام ناتوانێت ئاوەدانی کاتەوە بەچی ئێوە ئاوەدانی کاتەوە بە عیلم و بە زانست بە عیبادەت بە خواپەرستی ئەو وەکو ئەوەیەکی تر لەوانی نەتوانێت وەختی وا هەیە
ینی ئەم نیعمەتانە کە خۆی پەروەردگار هیوا هەیە مناڵی نییە مناڵی ئەداتێ بە یەکێکی تریان ئەدا بە میتریانی نەداوە بەڵام وەختێ تەماشاکەی نیعمەتەکە لێرا دەرەکەوێت ئەم پیاوە بەهۆی مناڵەکەەوە گرفتارە بێتاقەتە بێزارە مناڵەکە هەراسانی کردو مناڵەکە کاری ناڕێک نابەجێ ئەکا بەڵام ئەم کەنیەتی خەفەت ئەخوا بۆی کە مناڵی نییە بەڵام لەو لاشۆ دڵخۆشە کە کەسێک نی ئازاری پێ بگەێنێ یا نیعمەتەکان زۆرن خی تەبارەک و تەعالا داوەتی وەختێک کە من خوا شتێکم ئەداتێ لە لایەکەوە شتێکی خەی داومەتێ وەختی وا هەیە ئینسانی وا هەیە لەش بەبارە ئینسانی وا هەیە دایم سەحەتی باشە من زۆر جار هەندێک نمونە هەیە ئینسانەکە بێنێتەوە پیاوێک هەڵێ بە ڕێگوزار هەڕێم کەوتە ئاوەدانیەک لەبەر دەرگای ماڵێک ڕاوەستام سێبەر بوو وتم ئیسراحەتێکەکەم و دوایی ئەڕۆم جۆم لێبوو لە ژوورەوە دەنگێگەها ژوور خانۆکەش زۆر گەورە نەبووڵێ وردەوردە چوومە ئەو دیو دەرگاکەوە کەسێک لە دیوی ژوورەوەی ماڵەکە ئەم دوعاە کاڵێ خوای حەمد و سەنا بۆ تۆ ئەوەی بە منت داوە بە زۆرێک لە بەندەکانت ناوە ئەڵێ منی ژووردەوردە دوعاکەیم زۆر بەلاوە سەرنج ڕاکێش بوو چوون بۆ لای دەرگای ژوورەکەیم کردەوە سێرەکەم کەسێکە لەسەر جێگەی ڕاکشاو لێ نزیک بوومەوە هەستم کرد بە چوونە ژوورەوەی من ئەو هەستی نەبووتم چاوی نییە کە چوومە پێشتر دیقەتم ما هەردوو دەسی نییە چوومە پێشتر سەرێکم هەردوو قاچشی نییە لەسەر جێگەیەکدان دراوە گوڵاڵە بەنێک ئەڵێ سەلامم لێ کرد و ئەوی جوابی سەلامەکەی دامەوە بەم زبانە من قسەم لەگەڵاکەوتم ئەرێ نەکبەت خوا چی داوە بە تۆ بە بەندەکانی تری ناوە من سەیرە دەکەم چاوە نیتە قاچە نیتە دەسە نیتە چی داویتە تێ بە بەندەکانی کەی نابێ ئەڵێ زۆر بە نەرمی و لە سەرخۆیی بە زەردەخانەیە کەوتی برای شیرینم وەڵی من نازانم تۆ کێی خەڵکی کوێی لە کوێوە هاتووی بەڵام من خۆی گەورە دڵێکی داومەتێ پڕە لە ئیمان ڕۆژی قیامەت کە چوومە بەردەستی خی پەروەردگار حەجی لێ سندومەتەوە هەموماتەوە بەڵام خەڵکانێک هەن لە ژیانی دنیا لە حەج شتێک کەمیان نییە لە هەموو نیعمەتەکان لە ماڵ لە سەروەت لە لەشی ساغ لە شولاری جوان لە ژن لە مناڵ لە حەج شتێکەم و کوڕی نییە بەڵام ئیمانی نییە کە چوونەوە قیامەت خوا حەجێکی داوەتی لێ سەنێتەوە دەی کامیان باشە دیارە تۆ دنیایەکی کاتی بەوە بەڕێ بکەی ڕازی بی بە قەدەرەکانی خوا ڕازی بی بەم هەموو کەم و کوڕی لە ژیان تا هەیە لەوێ خوا تەعویزت بۆ کاتەوە ئەمە سەبر واد لێ ئەکا یا بڵێ ئەمە سوپاسگوزاری وە دەکە خوا ئەمە هەموو نیعمەتی تۆیە تۆ داوتە پێم و تۆش لێم ئەسەنیتەوە ئەی بۆ خی پەروەردگار لە قورئانە پێمان ڕائەگەنێ داوامان لێ ئەکا بە پێغەمبەرەکەمانە فەرمێ قل ئین سەلاتی وەنوسوکی ومەحیای ومەماتی لله رب العالمین مارچمانی خوایە کەما دەم هی خواش بێ بە سوپاسگوزاری ئەو خوایە بین ئەوەی داوێتی پێمان ئەوەی کە نەیداوە پێمان خۆی ئەزانێ و خۆی عالمە حکمەتێکی تایە بۆچی من نیمە لەوانەیە من لە حاڵەتێکە ئەگەر زۆر دەوڵەمەند بم تۆزە سنوور ببەزێنم خی گەورە لەوانەیە ئەمەی کردبێ بە کار خۆکارێکی خیر بۆ من کە من ئابە و جۆرە ژیان بەرمەسەر تۆ ئاوا باش مامۆستا با پرسیارێک هەل لە ئەو نمونەی باست کرد ئەتوانین بڵین سەرداری هەموو نیعمەتەکان گەورەی هەموو نیعمەتەکان نیعمەتی ئیمان و ئیسلامە سەبارەت بە ئێمەی موسڵمان و ئایا شکرانە بژێری بەرامبەر بەم نیعمەتی ئیمان و ئیسلامە کە ئێمەی عەزیز و گەورە کردووە بەڕاستی ئەبێت چۆن بێ بەڵێ دیارە هۆکارەکە ئیمانە کەوامان لێ ئەکادێمە شکرانە بژێری بی شکرانە بژێری لە کەسی ئیماندارە دەرئەکەوێ ئەگەر بەرامبەر بە خی پەروەردگار و بەرامبەر بە بەندەکانی خی پەروەردگار شکرانە بژێری ئەەکەنەوە هۆکارەکە ئیمانە ئیمان وامان لێ ئەکا ئیمان ئەمانگەێنێتە ئەو مەرتەبێ چونکە ئەزانین سوپاسگوزاری پاداشتی هەیە لای خی تەبارەک و تەعالا پێزانین بە نیعمەتەکان لای خی پەروەردگار پاداشتی هەیە هەر ئەم نیعمەتانە کە خۆی پەروەردگار داوێتی بە ئێمە ئەگەر ورد ببیتەوە شێخی سعدیە والله ئەعلەم لە کۆپلە شعرێکی فارسیە ئەممان پێ ئەڵێ زۆربەی زۆری زاناکانی ئێمە لە ژێر ڕۆشنایی ئاەتەکانی قورئان فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵێک لە هەڵبەستەکانی خۆن هۆنراوەکانی خۆیانیان داناوە
هەمووی نەسیحەت و ئامۆژگاریە لەم کۆبرە شیعرا ئەفەرمێ هەر نەفەسێ كفر ميرود ممد حياة است وشون برميايد مفرح ذات هر نفسي كإنسان أيدا مايي خوش بختية كإنسان نفس أغا مايد الخوشية أجر هناسة هادو سونكا بيتاقدا ببيزار بي وشون برميايد مفرح ذات شون آواد دلو خوشكا إسراحة في أبغشي الدواي أو أفرميد ودر هر نفسي هر نفسي كفر ميرود ممد حياة وشون برميايد مفرح ذات بس در هر نفس دو نعمت موجود است هر نعمتی که تو تماشای که هر نفسی که دی دو نعمتی تیای هر نفسی و در هر نعمت شکر واجب برانبر به هر نعمتی جلو نعمتان شکر واجبه تو هناسه هل امجی اکسیژن هناسه ادیتوا او پاک که هل امجی هوا پیسکه ادیتوا دی همویی که کان شکری کی واجبه لسر به شکر بکی دی درقد دی درخت ناين لحد نفسي كان توهر هنا سدا بالشكر بوتو هنا سكفراي بالشكر بوتو درخت ناين او خوي پروردگار ام نعمتاني داو به مؤمنتي شما بسرا ناكا بلا ها من شيم داويتته چاو پوشي من ليكا والا بو خوي گورا فرمي وان تعدوا نعمه الله لا تحصوها كتب ود نجمري شكرا شبون اكري شكرا بجيري حضرتي داوود والله اعلم اويش داوا قال خوي پروردگار خوي پروردگار شون شکرت بکەم شون شکرت بکەم لە کاتێکا خۆی شکر کردنی تۆ لەسەر نیعمەتەکان خۆی بۆ خۆی نیعمەتە ئێتمە چۆن شکری تۆ بکەم خوای گەورە فەرمووی ئالئانە شەکەرتەنی ئێستا تو شکری منەی تەواو کرد شکری منەی کرد یعنی پێزانین بەوە حتا وتنی شکرەکە خۆی بۆ خۆی نیعمەتە وتنەکەی دەربڕینەکەی دەی ئەمە ئەگەر ئیمان نەبێ كيف جري أوي هي زورك لخالتي هي هموني عمتكاني هي هموني عمتكاني هي بلام روجان للروجان نابيني بسفاز بكابل خواه سفاز بوتو أمني عمت جوانتو داوتا بابا نايكا ما وصل زور جار أم يعني بيركرنا ولا نعمتكاني خوي بالا دز وسفاز جزاري بوي كبي بخشين لو درونيش من آرامكاتو يعني دلخوشين يعني وكو كسيك نيكا هميشو بردوام چاوي لكسيكي ديكا بيكا ماڵێکی هەیە نیعمەتێکی دیکەی هەیە ئەمە هەست بە ئارامی دەرونی ژەکە یەکێکە لە کاریگەری باشەکانی بۆ دەرونیشمان بەڵێ بەڵێ دائما تۆ ئەگەر لە وەلیللاهی مەثەل الأعلا لە ناو کۆمەڵگای خۆمانە کەسێ یارمەتیەکە چاکەیەکە دەگەڵاکە ئەگەر تۆ وەک پێویست نەچوویتەوە بەدەمیەوە و دەستخۆشیت لێ نەکرد و سوپاست نەکرد هەر لە خۆتۆ نەفسیە نامورتاحی ئەڵێ وەڵاهی ترسم فلانە کەس دڵی شتێک بکە من هەر سوپاسم نەکرد شتێکت بۆیێنێ بۆ ماڵەوە وەکو پێویست خۆکی ناکەی کاتەکەت کات نییە ئاوێکی بۆ نابێ بییتی لەو کاتە ئاوەکە بخواتەوە هەر لە خۆتۆ مرتاح نیت هەست بە نامورتاحیەکەکەی کە من ئەم پیاوە ئەم چاکەی لەگەڵا کردم بۆ من ڕەتفیعلێکم نەبوو بۆ من هەر جامی ئاو نەبێت مناڵەکەت وەختی وایە کە ئەو بچێ دەرگاکەوەتەوە ئەڵێ ڕۆڵە تۆ هەر خەڵکێک کردایە هەر پەرداخی ئەو بۆ بردایە ئەی چۆن هەر ئاوا ڕۆی بەم گەرمایە وەڵاهی لە خۆتۆ پێ ناخۆشە لایەنە دەرونیەکە مرتاح نیت دەی باشە عەجەبا بەرامبەر بەم هەموو نیعمەتانەی کە خوای پەروەردگار داوەتی بە ئێمە تۆ تەماشا بکە وەختێک کە ئینسان لە مەسەلەی خزمایەتی و هاوسەرگیری دیارە خۆ ئەم شکرانە بژێریە هەر بەتەنها لە بینی دوو کەسانیە لە بینی خۆت و خوانیە شکرانە بژێری سوپاسگوزاری پێزانین لە ناو خێزانیشە شتێکی زۆر گرنگە پیاو بەرامبەر بە خێزانەکەی خێزان بەرامبەر بە پیاوەکەی مناڵەکان بەرامبەر بە دایک و باوکەکەی کە ئەمە هەمووی بۆ خۆی سوپاسگوزاری کێوێ بۆ لە کاتێکا پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم لە کاتی خوازبێنیکردن مەسەڵەن تۆ ئەچیتە خوازبێنی ئافرەتێک بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو سیفەتی بەیان کردووە کە ئەمەش بۆ خۆی لە خۆیە وەکو بڵێ ڕوونکردنەوەی زۆری ئەوێ ئیذا جاءکم من ترضون دینه وخلقه فزوجوه هەر کەس هات وڵاتان دین و ئەخلاقی تیا بوو هاوسەرگیری ئەنجام بوون کوڕەکەش و کچەکەش هەردووکیان هاوسەرگیریەکە بەسێتێ بەم دووشتەوە لێرەشە حەزەکەم ئەو
بيت شعري شيخ سعدي بلم أوش تفسيري أم آياتا أم حديثي في مصر وسلم أتواني بلم تفسيري وكا ك باز لە وەفاداری و لە پێزانین و شکرانە بژێری ئەکا چونکە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم سیفەتێکی کەشی لە پاڵا بەیان کردو وەفاداری ئەفەرمێ ئەبر و باد و مەح و خورشید و فەلەک دەرکارند تا تو نانێ بە کەفاری و بە غەفلەت نەخوری هەمە ئەزبەهرێکی تو سەرگەشتە و فەرمان بەردارن شەرتی ئینساف نەباشەت کە تو فەرمان نەبەری ئەفەرمێ ئەبر و هەور و با و باران و مانگ و ڕۆژ و ئەستێرە ئەوەی لەم بوونەوەرە هەیە هەمووی بەگشتی بارانبارین بەفربارین ئەم بایەکە هەریەکە ئەمە زۆر جا لێ بێزار و بێتاقەتین ئەمە هەمووی شەو و ڕۆژ کە یەن و ئەڕۆن ئاڵ و گۆڕەگرە ڕۆژ کاتێ شەو لە ڕۆژ و هەمووی بۆ چییە؟ بۆ ئەوەی من و تۆ پاروەنانێک بەدەست بێنین بۆ بژێوی ماڵ و مناڵمان خی گەورە ئەم ڕستخانەمان باتێ بەهۆی بارانبارین بەهۆی با بەهۆی بەفر بەهۆی جم و جوولێکی خۆمانەوە هەمووی ئەجوولێ شەویەت و ڕۆژێت و خۆت دەرەکەوێ ئەو تۆوە بۆ تۆ ئەڕوێنێ بۆ ئەوەی تۆ پاروێن نان بۆ بژێوی ماڵ و مناڵ و خێزانەکەت بەدەست بێنی بەڵام ئەم ماڵ و سەروەتەوە ئەو ڕستقی کە دەست دەکەوێت بە بێئاگایی نەیخۆی بێئاگا نەبی وا نەزانی بە ئازایەتی خۆتە بزانە خوا یارمەتی داوی کە تۆ توانیت ئەم کەسابەتە بکەیت لە دواییشا ئەفەرمێ ئەمە گەورەترین نیعمەتە بۆ تۆی ئادەمی زاد کە کردوتی بەسەر دەستەی هەموو دروستکراوەکانی هەمووی بۆ تۆ مسەخەر کردووە هەرچی هەیە لە بەردەستی تۆوە بۆکو بڵێ بەدەم دەستەوە جوانیەت لەگەڵ ئەوەشە ئەگەر ئیجازە بی ئەفەرمێ شەرتی ئینساف نەباشەت کە تو فەرمان نەبەری بێمەروەتی ئەگەر تۆ شکرانە بژێری ئەو خوایەنەکەی ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم شعرە لە پاڵیەکە بازەکە دینداری ئەگەر ئینسانی موسڵمان تۆ ئەم نیعمەتە جوانەی بۆ حەڵال کردووی ڕێگەی پێداوی بە دوو کەلیمە بە شاهید و بە وەلیەکە لەوانە بۆ تۆ حەڵال کردووە ئەگەر تۆ بە نیعمەتی خوای نەزانی ئەم نیعمەتە جوانە دینداری لەگەڵان نەبێ ئەخلاقی لەگەڵان نەبێ بەڕاستی ئەنی تۆ هیچ نەکردووە وەفاداری لە پاڵ ئەوانە هەمویان ئەگەر تۆ سوپاسگوزاری ماڵە خەزوران نەبی يعني أما بأوقاتها أو بري بوفاي هر وقت وقت وشون برامبر بخوا من نعمتي داويتتي شكرا بجينكي نوجيبونكي يعني شكرا بجينا كردو رشتا إوارتو هر بلي خوا سواز بوتو كبنداتي بونكي يعني شكرا بجيني خوا نكردو بويا بيغمبري صلى الله عليه وسلم فرموديك شينا فرمي هر کەسێک شکران بژێری سوپاسی خەڵک نەکە سوپاسی خۆی گەورەش ناکە دەستە خۆش زۆر بەڕێز مامۆستا شێخ بەهادین سراجدین مامۆستایانی سوپاس بووی کە لەم دەرفەتە لەگەڵمان بووی عەزیزمان خۆمە خێر بێ